گومانی حەفتەم دیمەنی کەشتیوانێکەیە بازی دایە نا ئەدی چییە نا سێبەری نییە سێبەری نییە ئەو کەشتیوانە چۆن دەبێت خەڵکێک لەسەر زەوی ڕاوەستاوی سێبەری نەبی کەواتە ئەو سمانە هەمووی درۆیەوە هەمووی دروست کرایەوە دەستیان پێکرد کاکە وەڵی قوربەسەرەوە پازی دایە جەمپی هەیە ینی جەمپەچی لێدا لەسەر خاچیمان دەوان ڤیدیۆیەکە هەیە بەس مەجال نییە ئێستا لیدەم کە باز دەدا کەشتیوانەکەی بەرامبەری وێنەکەی دەگری 6 سانتیمەتر لەسەر خاچی مانگ بەرز بوویتەوە ئەهام لا حەسەب بکەن ئەوتە سێبەرەکەی ئەوە جۆن یانگە ئەو وێنێ زۆر مەشهورە پێ دەڵێن سڵاو لە ئەستێرەوە هێڵەکە ئەن ئاماژەیە بۆ ئاڵای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 72 ئەو وێنەیە گیرایە ئەوە سێبەرەکەیتی تەماشاکەن بەڕێزە ئەوەتە سێبەرەکەی لەولایە کە هاتەوە سەر خاچی مانگ سێبەرەکەی هاتەوە ژێر پێی خۆی ئەوە دیمەنەکە طەبیعی بووە کەواتە ئەو کابرایە خەیال نەبوو برێ یان سمەکە دروست کراوی سێبەری خۆیتی بەڵام بازی دایە سێبەرەکە دوورکەوتەوە کە هاتەوە سەر خاچی مانگ سێبەرەکە گەڕاوە شوێنی خۆی